بە تایبەتی لە دوای شکستێنانی پرۆسەی ئاشتی لە تورکیا کە لە 2013ەوە دەستی پێکرده بوو بە چڕی تورکیا دوای ئەو ماوەیە گۆشەگیریەکی توندی لەسەر ڕێبەری گەلی کورد داناوە ئەمەش بە خاتری چی چونکم ئەو نەک هەر تەنها زیندانیەک نییە ڕێبەرێک نییە بەڵکو بیرمەندێک و فەیلسوفێکشە کە ئەتوانێت کێشەکان دیاری بکا و چارەسەریش بۆ کێشەکان پێشنیار کات یاخوات بخاتە ڕوو ئێمە زانین کە لێدوانەکانی عەبدوڵڵا ئۆجەلان لە ئیمڕیالیەوە کۆمەکێکی زۆری بە کوردانی خۆرئاوا کرد بەوەی کە بتوانن چۆن خۆیان بگونجێنن لەگەڵ ئەو دۆخە دەولەی کە لە سووریا دروست بوو ئەوە بوو نەتیجەکەی قەسەدە دروست بوو کە ئەمە پێشنیاری عەبدوڵڵا ئۆجەلان بوو کە ئەمەش گەلی کورد لە ڕۆژئاوا توانی بەهۆی ئەم پێشنیارانەوە بەهۆی ئەم لێدوانانەی عەبدوڵڵا ئۆجەلانەوە سوودێکی زۆر وەرگێت و بتوانێت سەرکەوتوو بێت و کێشەکان تێپەڕێنێت. بەڕای من ئەوەی کە ئێستا لە ڕۆژئاوا هەیە نەتیجەی گەورەی فکری عەبدوڵڵا ئۆجەلانە کە توانیوێتی لە ئەو سژنەیەوە بەباشی لە هەموو کە سەرکردە سیاسیەکانی تر کە لە دەرەوەن کێشەکان ببینێت و چارەسەریشان بۆ پێشخات. بۆیە تورکیا کە گۆشەگیری لەسەر عەبدوڵڵا ئۆجەلان داناوە ئەو ئەزانێت عەبدوڵڵا ئۆجەلان کە ئێستا کورد لە هەر چوار پارچەکە لە قەیران نایە یعنی قەیرانی بێ سەرکردەیی هەیە بێمتمانەی دروست بووە لە نێوان کووردا ئەزانێت بەم عەبدوڵڵا ئۆجەلان ئەگەر گۆشەگیری نەکا لێدوان بات ئەتوانێت کێشەکان چارەسەر کێشەکان دیاری کات و وە چارەسەریشان بۆ پێش بخات و بە بڕای من عەبدوڵڵا ئۆجەلان تەنها بۆ باکوور گرنگ نییە بەڵکو بۆ ینی باشوور زیاتر گرنگترە. ڕای من ئەبێت فشاری مەدەنی زیاتر بکرێت بە تایبەتی کوردانی دەرەوە ڕۆژئاوا ئەوانەی کە لە ئەوروپان ئەوانە کاریگەریان زۆر هەیەوە گەلی کوردیش یەکگرتوو بێت بە تایبەت بۆ مەسەلە گشتیە نەتەوایەتیەکان بۆ ئەوە یەکگرتووی زۆر گرنگە. دڵنیاییەوە ئێستا زۆر زەرورە کە پەکەکە لە لیستی تیرۆر دەربهێنرێت چونکم بۆ ئەم قۆناغە ینی بۆ ئەم قۆناغە بە تایبەتی ڕوبەڕووبوونەوەی داعش ئەو گۆڕانکاریانی کە لەم ناوچەیەدا ڕوو ئەدەن ئەم هێزە ئوسوڵیانە ناتوانن کێشەکان تێپەڕێنن بەڵکو پەکەکە کە بەڕای من ئەتوانێت بەو فەلسەفەیەی کە بەرهەمی فکری عەبدوڵڵا ئۆجەلانە تا ڕادەیەک ئەو کێشە نەتەوەیانە ئەم ناکۆکیە نەتەوەیانە کە دروستیان کردووە لە نێوان نەتەوەکانی ڕۆژهەڵاتی ناوینە چارەسەرێکی باشتر لەمەی ئەمان پێشکەشکات و ئەم ناوچەیە لەم قەیرانە دەرکات. بەڕای من تەنها لە ناو جەماوەرە لە ناو وشیاری گشتیە لە ناو فەزا گشتیەکە وشیاریەک بڵاو کرێتەوە کە بۆچی گرنگە پەکەکە لە هێزی لە لیستی تیرۆر دەربهێنرێت و گەلی کورد خۆی لە ئێستا پێویستی زۆر بە ئەو فکر و ڕێبازە هەیە. لە ڕاستیە زۆر کەس هەن لە دنیا بیرمەند کە هەست بەوە کەن پەکەکە پێش ئەوەی هێزێکی هەتا گەلیش بێ هێزێکی بەهاییە بۆیە پەکەکە شەڕی بەهاکە و ئەوێ بەها قازانجکە پێشی گەل ئەو کاتی کە بەهای قازانج کرد بە ئاسانیش گەل قازانجەکە بۆیە دوژمنانی گەلەکەمان زۆر لەمە ترساون و زۆرن لەو کەسانەی کە لە دنیا هەست بەمەکەن کە پەکەکە پێویستە لە لیستی تیرۆر دەربهێنرێ چونکە پەکەکە هێزێکی ئەخلاقیە هێزێکی بەهاییە بەهاداریە بۆیە هەر هەوڵێک بۆ دەرهێنانی پەکەکە لە لیستی تیرۆر هەوڵێکە مای ڕێزە هەوڵێکی پیرۆزە ئێمە پشتگیر و پشتیوانین. پارتی کرێکارانی کوردستان بەڕابەرایەتی ڕێبەرە ئەپۆ هێزێکی بەهایی ئەخلاقیە بۆیە دوژمنانی گەلەکەمان زۆر لەمە ترساون و پێی کاریگەرن بۆیە ئەگەر ئەم فکرەکە فکری ڕێبەرایەتیە
تا ڕۆژێ زیاتر بچێتە پێشتر بۆ ئەوان تەنگاسی زیاتر دروستەکە ئەم فکرێش خۆشببختانە لایەنگەلەوە مادەم فکرەیەکی جوان و ڕێکە و فکرەیەکی باە زووتر وەرەگیرەوەکە لە هەر شتێکی تر وەک لە هەر شتێکی خراپ کە ئیسفادەی بۆ کۆمەلگانیە بۆیە دژمنانی گەلەکەمان بۆ ئەوەی دژ بەم پرۆسە بوەسن یان گۆشەگیری زیاتر تونەکەن گۆشەگیری لەسەر ڕێبەرایەتی تونەکەن ئەو گۆشەگیریەکە لەسەر ڕێبەرایەتی لەم دوایانە زۆر تونیان کردووە سەبەبەکەی ئەوەیە کە داگیرکەران لە فکر و ئایدۆلۆژیای ڕێبەرایەتی زۆر ترساون و هەوڵی ئەوە دەن بە هەر شێوازەوێ ئەو فکران بڵاو تەشەنە نەکا لە ناوگەلا ترسی تورکیا لەسەر ئەم فکرەیە بۆیە ڕۆژ لە ڕۆژ گۆشەگیری لەسەر ڕێبەرایەتی گەورەتر و چڵترەکە ئەوێ لە ڕێگای ئەمەوە گوشار بخاتە سەر پارتی کرێکارانی کوردستان و هەوڵدا چالاکی و کارەکانیان بەرتەس کاتەوە بەڵام وەکووتمان ئەمە بێکاریگەریە بێنێ